بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت، ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە، بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە، ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە. بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک، تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاری لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا. بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە، تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت، لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێد و دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە. زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە، بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکاردێت. تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە. تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشای خۆماڵی بەکارهێنم. من زۆر دەمێک کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چۆنم کردەوە بە بەرهێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنترۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕەنگ و کوالەتیەکەی. دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت، وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنترۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لە ژێر چاودێری وردایە، بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بەتام و ڕەنگێکی جوان بگات بە دەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست بخۆیت، سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزین.
لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەستەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنتڕۆلکردنی کواڵیتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. بەناوی خوای گەورە و میرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه. خۆشحاڵم جارێکیکە لەگەڵ ئێوەی بەڕێزە بین ئینشاءڵڵا لە بەرنامەیەکە لە بەرنامەی خۆراک دروستی یان خوان دروستی ئینشاءڵڵا. ئەم بەرنامەیش جیاواز لەگەڵ هەموو بەرنامەکانی کەیش هەروەکو بەرنامەکانی کە کۆمەڵێ زانیاری بە سووتان پێبەخشین ئینشاءڵڵا. لەگەڵ مانابن ئینشاءڵڵا یەک دنیای زانیاری ترمان پێچێ لەم بەرنامەیشا تۆزێک تووڕەبین بۆیە گەردنمان ئازاکەن، بەڵام زانیاریەکان گرنگن بەڕاستی بۆیە جاری وا هەیە حەماسەمان گڕێ ئەمانگرێ و تۆزێک تووڕەبوونمان پێوە دیارە بێ بەڕاستی بە بۆنەی ئەوەیە کە ئێمە باسی پایەکانی لەش ساغیەکەین کە یەکێک لە پایەکانی لە ساقی خۆراکە بەڕاستی و لە ناو خۆراکە پێکاتە خۆراکیەکانە و لە ناو پێکاتە خۆراکیەکان ئێمە وتمان لە ئێستا بەدواوە لەم ڕەمەزانەوە با بڕیارێ بین ئەویش ئەوەیە ژیانمان ئیتر لەسەر خۆراکی تەواو بێ بەڕاستی. ئەمڕۆ باسی شەکرەکانتان بۆکەین ئینشاءڵڵا. جۆرەکانی شەکر چین، کاربۆهیدراتەکان چین، چەند جۆر شەکرمان هەیە و چۆن معاملە، چۆن تەعامل، چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەم جۆرە شەکرانە بکەین. چی شەکرێک بهێنینە ماڵەوە کامەیان سەرچاوە بێ بۆ ئێمە بۆ تەندروستیمان باشە. ئەم بابەتانە هەمووی لەگەڵ ئێوەی بەڕێز ئینشاءڵڵا هەموو ئەم زانیاریانە ئەخەینە ڕووی ئێوە. بەڵام پێشەوەی بڕۆمە سەر بابەتەکەی خۆم ئینشاءڵڵا هەروەکو بەرنامەکانی کەی پێشوو ئەڕۆمە لای هەردوو شێفی پرۆگرامەکە بابزانین ئەمڕۆ چیان ئامادە کردو بۆ ئێوەی بەڕێز. فەرموو لەگەڵمانە بن بابڕێت. سەلام عەلەیکوم. ئەحواڵتان چۆنە؟ هەردوو شێفی پرۆگرامەکە دەنگ و باستان چۆنە؟ ئەخوا باش بن. ئەحواڵتان چۆنە؟ دادشێما چی بۆمان ئامادەکە ئەمڕۆ؟ زەڵاتەکانت دەنگدانەوەیەکی باشەیە. خێر بێن سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام هیوادارم سوودێک گەین بە ئێوە ئینشەڵڵا. ئەمڕۆ دوو زەڵاتم دروست کردووە. دوو ناو زەڵاتە هەیە؟ بەڵێ. یەکەمیان بە قۆخە. باشە. پێکاتە سەرێکێکی قۆخە لەگەڵ خەیار، لەگەڵ توور، لەگەڵ کاهوو، ئەڤۆکادۆ، لەگەڵ کەرەوز ئەوە. ئەو بۆ سۆسەکەی ئاو لیمۆی فرێش، لەگەڵ زەیتی زەیتون، کەمێک هەنگوین، لەگەڵ ئاڵەتی ڕەش. جوان. دەستخۆش. ئەمە زەڵاتەی یەکەمان. بۆ زەڵاتی دووەم ناوی چی بوو زەڵاتەکەی یەکەم هەروە ناویکی هەیە؟ زەڵاتی قۆخە. پێوەکە زەڵاتەی قۆخ. زەڵاتی دووەممان بڕۆکلیە. باش. بڕۆکلی لەگەڵ ئەڤۆکادۆ، لەگەڵ خەیار، تەنها ئەوەندە و لەگەڵ گازۆ. تەواو. بۆ سۆسەکەی پەنیری کرێمی. باشە. لەگەڵ کەمێک ماست. باشە. لەگەڵ تۆزە خوێ و ئەو لیمۆیەکی فرێش. دەستە خۆش. زۆر زۆر باش. هێنەوە خزمەتی تۆ ئینشاءڵڵا تۆ خەریک بە
لەگەر برای بەڕێزم سلام ئەحواڵت چۆنە؟ سپاس دەکەم ژی دەنگ و باس شێ خوا بەزێوێ. ئەمڕۆ چیمان بۆ ئامادە کرد؟ وەڵی ئەمڕۆ ماکەرۆنیەکمانەیە بە سنگی مریشک، ماکەرۆنی بە سنگی بریش، باڵە بە بیبەری ئەلوان و تر ئۆریگانۆ و کاری و فول بیبەرە و جوانە ئەمانەی هەمووی لەگەڵ تێکم ئۆریگانۆشی تایە. جوان دەستە خۆش حەزان ئۆریگانۆ لەش ساغ بیا سپاس دەکەم. لەگەڵ برنجێکشمانەیە هەر بە سنگی مریشکە بەس برنجێک بە سنگی مریش. بەڵێ زۆر باش. برنجەکەمان برنجی قووە، ڕۆنەکەشمان ڕۆنی قووە، باشە زۆر جوانە عنی سوورم کورێتەوە بڵین بە زەیتەکەش زۆر باش دواتر ئەمەش هەرمە هەمان شێوە بەهاراتی ئاغام بەکاری هێناوە. ئەمە بە پەنیری شەکرێ، پەنیرەکەشمان پەنیری بێریە، ئەمە شەریکێکی تازەیە زۆر باشە، ئەوش بەکارێنم و ئیکەمە فڕنەوە. باش زۆر باش خزمەتان دەستە خۆش بێ. من دێمە خزمەتان ئێوە خەریکی حازرکردنی ئەم خوارەک و خوان و زەڵاتە جوانە بن ئینشاءڵڵا. ڕۆم هەندێک باسی ئەمڕۆ باسی شەکرەکانەکەین، باسی کاربۆیدراتەکەین، پێوترێ کاربۆیدرات و ئێمە خۆشمان ناوە عامەکە پێوترێ شەکرەکان. با بڕۆم باسی کەین ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا ئێمە خزمەتی ئێوە. بەڕێزان ئەمڕۆ من باسی شەکرەکانتان بۆکەم. عادەتەن ئێمە پێوترێ تەبان باسی چەوریم بۆ کردن، چەوریەکانم بۆ کردن، باسی پرۆتینم بۆ کردن، ماوەتەوە بەس باسی شەکرەکانتان بۆکەم. ناوە پزیشکێک ناوە با بڵین زانستیەکەی پێوترێ کاربۆیدرات، بەڵام ئەوەی لە با بڵین ڕاهاتوین ئێمە بۆ ئەوەی ئێوەی بەڕێزیش لێی تێبگەن و بزانین چی پێڵێن پێوترێ شەکرەکان. طبعاً خۆشەویستان شەکرەکان ئێستا پێتانەڵێم چەند جۆرە شەکرەکان، بەڵام شەکرەکان یان کاربۆهیدرات بە شێوازێکی گشتی کاربۆهیدرات خۆراکی سەرەکی با بڵێن مرۆڤە، خۆراکی سەرەکی مرۆڤە. بە پێی دوایین دەستگا زانیاریەکان با بڵێن زانیاری ڕێکخراوە تەندروستیە جیهانیەکان، ڕێکخراوە خۆراکیەکان، دوایین دەستورە خۆراکیەکان ئەبێت کاربۆهیدرات سەرچاوەی سەرەکی وزەی ئێمە بێ. خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە سەرچاوەی سەرەکی مرۆڤ بۆ وزە لە شەکرەکانەوەیە، لە شەکرەکانەوەی. ئەمە خاڵێکی کە بەپێی دوایین و دەستگا جیهانیەکان دەستگا خۆراکیەکان کاربۆهیدرات تقریباً ئەو وزەی کە ئێمە وەرێگرین لە خۆراکەوە لە پێکاتە خۆراکیەکانەوە ئەبێ لە سەتا چەند بێ کاربۆیدراتی بێ، ئەبێ لە سەتا تقریباً بە حدودی 45 بۆ 50 لە سەد، 45 بۆ 50 یان هەندێ سەرچاواڵێن 40 بۆ 50 لە سەد. ئەمە ئەبێت ئەم وزەی کە ئێمە لە خۆراکەوە وەرێگری لە شەکرەکانەوە بێ، ئەبێ لە چیەوە بێ؟ لە کاربۆهیدراتەوە بێ. بەڵام لەم لە سەتا 40 کە من باسیەکەم ئەبێ زۆربەی زۆری پشکی شێری ئەم وزەی کە لە شەکرەکانەوە وەرێگرین ئەبێ لە شەکرە ئاڵۆزەکانەوە بێ. دووبارەیەکەمەوە ئەو وزەی کە ئێمە وەرێگری کەوتم لە سەتا 40 بۆ 45 لە سەتا ئەبێ وزەی ئێمە لە شەکرەوە بێ، ئەبێ لە چیەوە بێ زۆربەی زۆری پشکی شێری لە 1970 لە 1970 ئەبێ لە چیەوە بێ؟ ئەبێ لە شەکرە ئاڵۆزەکان بێ. باشە، من باسی کاربۆهیدراتم کرد. کاربۆهیدرات وەکو چی و شەکرە ئاڵۆزەکان وەکو چی؟ بۆ چی و چەند جۆرن ئەم شەکرانە؟ ئازیزان کاربۆهیدرات هیچ ماڵێک نییە ئیلا کە خواردنە خۆی ئیلا سەرچاوەیەک لە کاربۆهیدراتی تیانە بێ. بۆ نمونە دانەوێڵەی تەواوەکان سەرچاوەیەکی گرنگی کاربۆهیدراتە. خاڵی دووەم خاڵێکی کە چیترمانەیە سەرچاوەی گرنگی کاربۆهیدراتە پاقلەمەنیەکانە. پاقلەمەنیەکان سەرچاوەی گرنگی کاربۆهیدراتە. چیترمان هەیە میوەکان.
میوەکان ئەبێ بە سەرچاوەیەکی گرنگی کاربۆیدرات، سەرچاوەیەکی باشی کاربۆیدراتە. سەوزە کەمێ کاربۆیدراتی تایە، ئیتر زۆربەی زۆریەوەی من کە باسم کرد بەم شێوازە بوو، هەنگوین کاربۆیدراتی تایە، شەکری تایە، شیر شەکری تایە و لەگەڵی شایە ئەمانە هەر هەمویان، بەڵام چەرەسات زۆر کەمی تایە، ئەوانەی تر زۆر زۆر خۆراکەکانی تر زۆر کەمی تایە. بەڕاستی ئەبێت بەڕێزان ئەم مەسجەی من، ئەم نامەی من بۆ ئێوەی بەڕێز ئەوەیە، دووبارەیەکەمەوە ئەبێت کاربۆهیدراتەی ئەهێنیتە ماڵەوە، ئەو شەکرەی ئەهێنیتە ماڵەوە لە ١40 با بڵین لە زۆربەی زۆری ئەبێ لە شەکرە ئاڵۆزەکانەوە بێ. باشە، شەکرە ئاڵۆزەکان جارێ ئەبێ خاڵی یەکەم ئەبێ لە خۆراکی تەواوەوە بێ. یعنی چی خۆراکی تەواو؟ وەکوتم یا دانەوە لە تەواوەکان، یا نەوەتان پاقلەمەنیەکان، یا مەسەلەن میوە و سەوزەکە خودی میوەکە خودی سەوزەکە، یان هەنگوین یا شیر. ئەمانە سەرچاوەی گرنگی کاربۆهیدراتە. باشە، بۆ کاربۆهیدرات چەند جۆرن؟ بۆ چەند جۆرن؟ من وتم کاربۆهیدرات ئەبێ بە چەند جۆرێکەوە، بە پێی ئەو یەکەی شەکرەیە ئەبێ بە چەند جۆرێکەوە. یەکەی شەکرەکە ئەبێ بە چەند جۆرێکەوە. ئەگەر یەکەی شەکرەمان هەبێ پێوترێ شەکرە ئاسانەکان. شەکرە ئاسانەکان یەکەیەکان. شەکرەکەیەکان وەکو چی؟ شەکرەیەکەیەکان وەکو گلوکۆز و فرکتۆز. وەکو گلوکۆز و فرکتۆز. شەکرەیەکەکان وەکو گلوکۆز و فرکتۆز. گلوکۆز و فرکتۆز لەکوێیە هەیە؟ فرکتۆز و گلوکۆز لە میوەکانە هەیە. فرکتۆز و گلوکۆز لە میوەکانە زۆر زۆرە. سەرچاوەی گرنگی گلوکۆز و فرکتۆز میوەکانە. ئەو شەکرە ئاڵۆزانش لە لەشی شایە هەر ئەبێ بە گلوکۆز، بەڵام وەکو گلوکۆز و فرکتۆز سەرچاوە گرنگەکەی چییە؟ کە یەکەیە. شەکرەیەکەیەکانی پێوترێ سەرچاوەکەیان چییە؟ سەرچاوەکەیان میوەکانە. باشە؟ و لەگەڵی شایە هەنگوینیش سەرچاوەیەکی گرنگی شەکرەیەکەکانە. شەکرێکی ترمان هەیە پێوترێ شەکرە دوانیەکان. ئەم شەکرە دوانیەکان لەکوێ هەن؟ ئەم شەکرە دوانیەکان پێوترێ شەکری شیر. شەکری شیر شەکری دوانیە، لاکتۆزە. شەکری دوانیە لە شیرە هەیە. ئەمانە شەکری دوانین، واتە دوو یەکەی شەکرن. دوو یەکەی شەکرن. ئەمە جۆری یەکەم. جۆری دووەم لە شەکرەکان پێڵین نشاستە. پێڵین نشاستە. ئەی نشاستە لە چەند شەکر پێک دێ؟ نشاستە لە چەند شەکر پێک دێ؟ نشاستە لە یەک دنیایەکە، هەزاریەکە، لە زیاد ئیتر لە سەرودەوە ئیتر دەسی پێکە. هەیە 100، هەیە 200، هەیە 300، هەیە 400، هەزارە. ئەمانە پێوترێ چی؟ ئەمانە پێوترێ شەکرە چیەکان، ئەمە پێوترێ نشاستە. ئەمانە پێوترێ نشاستە. باشە. ئەمە جۆری چەنە؟ ئەمە جۆری دووەمە. جۆرێکی واتاوتمان نشاستە. ئەی باشە، نشاستە لەکوێیە هەیە؟ نشاستە ئەیتر زۆربەی زۆری ئەو خواردانەی کە ئێمەی خۆی نشاستەی تایە. زۆربەی زۆری ئەو خواردانەی کە ئێمە ئەیخۆین نشاستەی تایە. وەکو چی نشاستە؟ وەکو برنج. ئەو برنجەی کە شێف دیار تۆ دروست کردووە نشاستەی تایە. دەوڵەمەنە بە نشاستە. وەکو چی نشاستە؟ نشاستە وەکو با بڵین دانێوەڵەکان. دانێوەڵەکان
سەرچاوەی باشی نشاستن بەڕاستی ئەمانش نشاستەیان تایە باشە دوو جۆر شەکرم باس کرد شەکری نشاستە و شەکری یەکا لەگەڵ دوانەکان ئەم دوانە کە باسم کردن نشاستە لەگەڵ شەکرەیەکەکان کە شەکرەکە خۆیەگرێتەوە ئەگەر بە زۆری بیخۆن ئەگەر لە دەرەوەی خۆراکەکە بخورێت لە دەرەوەی پێکهاتەی خۆراکەکە بخورێ ئەمانە شەکر بەرزەکەنەوە شەکرەی خوێن زوو بەرزەکەنەوە باشە یعنی چی بۆ ئەوەیەوە ئاسانی کەم یعنی بە معنایەکی تر من ئەگەر بێت و برنج بخۆم ئەگەر برنج بخۆم باشە شەکرەکەم بەم شێوازە زوو بەرزیەکاتەوە شەکری خوێنم زوو بەرزەکاتەوە ئەگە برنج بخۆم باشە ئەگەر نانی سپی بخۆم کە نشاستەکەی بەس بمێنێتەوە نانە سپیەکە زوو شەکری خوێنم بەرزەکاتەوە ئەگەر شەربەتی میوەکە بە زۆری بیخۆم زۆر بیخۆم شەربەتی میوەکان زوو شەکرەکەم بەرزەکەنەوە ئەگەر هەنگین بە تەنیا بیخۆم و زۆریشی لێ بخۆم زوو شەکرەکەم بەرزەکەنەوە واتە ئەم نشاستەکان ئەمانە شەکرەکانمان زوو بەرزەکەنەوە باشە بەڕێزان ئەمە نشاستەکان لەگەڵ با بڵێن شەکرەیەکەکان و شەکرە دوانیەکان بۆیە ئێمە وەکو پسپۆڕانی خۆراک و لەگەڵ پزیشکانی خۆراکیش پێمان باش نییە ئێمە بە تەنیا نشاستەکە تۆ بیخۆی بە تەنیا چونکە شەکری خوێنت زۆر زوو بەرزەکاتەوە و ئەگەر بێت و شەربەتی میوەکانیش زۆر بیخۆی شەکرەکەت بەرزەکاتەوە بۆیە پێمان باش نییە ئێمە ئاوها زوو شەکرەکە و بۆ بەرزکاتەوە بۆیە برنج باشە بۆیە برنج بەڕاستی باش نییە بۆیە برنج چییە؟ زۆر باش نییە ئەگەر زۆری لێ بخۆیت و بە تەنیا بیخۆی ئەگەر برنج بە تەنیا بیخۆی و نانەسپیەکەیش نانەسپیەکە بخۆی زوو شەکرەکە و بە بەرزەکات بۆیە نانی سپی هەتا ئەتوانن ئەڵێم هەتا ئەتوانن باشە مەیخۆن نانەکە و با نانی دانێوەڵەی تەواو بێ ئەمە تێگەیشتین ئەمە جۆری شەکرەکان جۆرێکی ترمان هەیە لە شەکرەکان نشاستەیەکە بەڵام ئەم نشاستەیە مقاومەی هەیە بەرگری هەیە بۆ هەرسکردن دووبارەیەکەمەوە ئەم جۆرەی سێم کە لە شەکرەکان و لە کاربۆهیدراتەکانە ئەمانە خودی خۆی یا ئیمما نشاستن بەڵام نشاستەکە بەرگری هەیە بۆ هەرسکردن مرۆڤ ناتوانێ هەرسیکە لەبەرەوەی ئەو ئینزیمەمان نییە هەرسیکە ئەڕاتە قۆڵۆن ئەبێ بە خۆراکی بەکتریا سوود بەخشەکان ئەبێ بە خۆراکی بەکتریاکان ئەم جۆرە لە نشاستەیە ئەمە پێوترێ چی؟ ئەمە پێوترێ نشاستەی کە بەرگری بۆ هەرسکردن وەکو چی ئەم جۆرە نشاستانە سەدیە مەسەری بزانم وەکو چی لە چیە هەیە ئەم جۆرە نشاستانە ئەمانە لە نیسک و نۆک و با بڵین لە پاخلەمەنەکان هەیە لە پاخلەمەنیەکان هەیە باشە جۆرێکی ترمان هەیە پێوترێ ماددە ڕیشاڵیەکان ماددە ڕیشاڵیەکان ئەمەیش جۆرێکە
لە جۆرەکانی شەکرەکان ئەمانە گرنگن بەڕاستی ئەمانە گرنگن ئەمانە زۆر گرنگن مادە ڕیشاڵیەکان کە دوو جۆر مادە ڕیشاڵیمان هەیە کە دوو جۆر مادە ڕیشاڵی هەندێکیان لە ئاوا ئەتوێتەوە هەندێکیان لە ئاوا ناتوێتەوە ئەم مادە ڕیشاڵیانەی کە من باسم کرد بەشێکن لە دیواری خۆراکەکان یعنی وەکو چی من ئەگەر نانەکەم نانی سپی بێ بەس نشاستەیە ڕاستە شەکرەکانی هەزار یەکەیە بەڵام هەر شەکرم زوو بەرزەکاتەوە بۆیە باش نییە بە تایبەت ئەو کەسانەی شەکرەیان هەیە بەتایبەت ئەو کەسانەی شەکرەیان هەیە ئەبێ نشاستە لە قائیمەی خۆی لای بەرێ واتە نانی سپی لا بەرێ لە قائیمەکەی خۆیە ئەبێ ئەو خۆراکەی کە ئەیخۆی ئەو نانەی کە ئەیخۆی نانێکی دانەوێڵەی تەواو بێ بۆ نانێکی دانەوێڵەی تەواو بێ لەبەرەوەی وەکوتم مادە ڕیشاڵەکانی لەگەڵا باشە بەڕێزان ئەمە پێوترێ چی؟ ئەمە پێوترێ مادە ڕیشاڵیەکان لە ڕۆژێکە من 20 غەرام مادە ڕیشاڵیم پێویستە لە ڕۆژێکە من 20 غەرام مادە ڕیشاڵیم پێویستە خودی خۆی مادە ڕیشاڵیەکان بە هەردوو جۆرێکەیەوە کە لە ئاوا ئاتوێتەوە و لە ئاوا ناتوێتەوە بەشێکە لە پێکهاتە خۆراکیەکە لێی بکەیتەوە باش نییە وەکو چی؟ وەکو با بڵێین وەکو گەنم نانە سپیەکە باش نییە بەڵام نانەکە بە دانەوەڵەی تەواو بێ ئەمەیان باشە ئەمەیان چییە؟ ئەمەیان باشە بەڵام ئەبێت حتاکو نانە دانەوێڵە تەواوەکەیش بێکە بەشێکە کار بێت ئەویش ئەبێ کەمی لێ بخۆی یعنی بە حسابی ڕۆژەکەت کوی بزانە چەندێک کار بۆی دراتە خۆی ئەمە بەم شێوازێ با دووبارەیەکەمەوە بۆ ئێوەی بەڕێز بۆ یاسان بێ ئێمە وتمان شەکرەکان سێ جۆرن شەکرەکان بەم شێوازە شەکرە تاکەکان هەیە کە لە شەکری ئەتیادی هەیە لە هەنگوینە هەیە لە میوەکانە هەیە باشە شەکری نشاستەمان هەیە کە لە 9 لە 10 دانە یەکەی شەکرەوە هەتا هەزارەها یەکەی شەکرە خوای گەورە ئێمە توانای بە ئێمەی داوە ئەتوانین ئەو نشاستەیە چەندێ یەکەی شەکر بێ ئێمە هەزمیکەین و هەڵی مژین زوو شەکر بەرزەکاتەوە وەکو چی؟ وەکو ئاردی سپی ئەو ئاردەی کە لێ کراوەتەوە دانین با بڵین ڕیشاڵەکەی لێ کراوەتەوە وەکو برنج باشە وەکو پاستە و ماکەرۆنی و ئەمانە بەڵام مادە ڕیشاڵەکانیان لێ کرابێتەوە ئەمانە پێوترێ نشاستە زوو شەکربان بەرزەکاتەوە بێ ئاگاداری بین یەک نەخۆشی شەکرەی هەبوو بەلای ئەمانەیان نەڕوا ئەبێ ئاگاداری خۆت بی نانەکەت بگۆڕی بکەی بە نانێوەڵەیەکی تەواو بۆچی بەشی سێم کە پێوتێ مادە ڕیشاڵەکان یەکجار گرنگە کە دوو خودی خۆی لە پێکاتە خۆراکیەکانە هەیە لە چیا هەیە مادە ڕیشاڵیەکان ئازیزان بەڕێزان مادە ڕیشاڵیەکان من پێویستم پێێتی هەڵمژینی شەکرم بۆ کەمەکاتەوە درەنگ شەکر خۆراکەکە لە گەدەمەوە ئەڕاتە بەشەکانی تری ڕیخۆڵەوە نایەڵێ بۆیە زۆر گرنگە ئەم مادە ڕیشاڵیانە لە میوەکانە هەیە مادە ڕیشاڵیەکان لە سەوزەکانە هەیە مادە ڕیشاڵیەکان لە نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسولیایە هەیە مادە ڕیشاڵیەکان لە گەنمە تەواوەکان و دانەوێڵە تەواوەکانە هەیە وابزانم ئیتر مەسەجەکەم بە جوانی بە ئێوەی بەڕێزگەیان بۆیە من ئەگەر بەنیازی تەندروستیەکی باش بم
پایەکی لەش ساغی بە لە سەبارەت بە خۆراک و سەبارەت بە شەکرەکان خۆراکی سەرەکی و با میوە و سەوزەکان وەکو خودی خۆیان میوە و سەوزەکان بخۆم. پاقلەمەنیەکان مادە ڕیشاڵەکانیان پڕە ئەوانە بخۆین و لەگەڵی شایە دانێوەڵەکانیش بە دانێوەڵەی تەواو بوو. و برنجش ئێستا پێتانەڵین کارۆمە لای شێفدیار پێتانڵێم چۆن بیخۆی بوو ئەوەی چونکە برنج ڕنشاستەیە زوو شەکرەکەت بۆ بەرزەکاتەوە زوو شەکرەکە و بۆ بەرزەکاتەوە. باشە بەڕێزان ئەمەی کە من باسم کرد ئەمە شەکرەکان. ئێستا لەمە مەترسیەکە ئێستا بۆتان باسەکەم ئەمەیان گرنگە خۆشەویستان زۆر گرنگە لەگەڵ مابن چونکە ئەمەیان زۆر گرنگە بۆتان باسکەم. ئازیزان خۆشەویستان بەڕێزان تکام وایە من لە هەموو بەرنامەیەکە بێت و ڕەبم بەڕاستی واللهی لە مەسلحەتی ئێوەیە بۆ مەسلحەتی هاوڵاتیەکانی خۆمان کەسی خۆمان ئێمە کەسی یەکترینە بێ ئەوەی زانیاری باشە بیگێنم بێەوەی بەڕێز. جۆرێک لە شەکرەکان هەیە لە قائیمەی ماڵی خۆتانە دەریکەن مەیهێننە ماڵ بە هیچ شێوازێک واللهی ئەم شەکرانە باش نین شەکری خوێنت زوو بەرزەکاتەوە یەک دنیا شەکرە تاکەکانیان تایە کە ئێمە پێوتیە شەکری چا ئەمانە مەهێننە ماڵتان. بەڕێزان ئێمە گرفتمان لە نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسۆڵاوە نییە گرفتمان لە دانێوەڵە تەواوەکانان نییە ئێمە گرفتمان لە میوە و سەوزەکانان نییە ئێمە گرفتمان لە هەنگجین و شیر و شیرەمەنیەکانان نییە کە ئەمانە سەرچاوەی شەکری تەواوەتین. ئەی گرفتمان لەکوێیە گرفتمان لەو شەکرانەیە کە خۆیان حەشارداوە لە خۆراکەکانە کە بەقەدەر یەک دنیا چیتایە یەک دنیا نیسک و نۆک و لۆبیا و دانێوەڵەی تایە بەڕاستی ئەویش ئەمەیەکە لە بۆم بەحازر کردون. تۆ بەس سەیری ئەم شاشەیە بکەن بەس سەیری شاشەکەکەن بەس قوتوویەکی بیپسی 35 بۆ 40 غەرام شەکری تایە 35 بۆ 40 غەرام شەکری تایە. ئەو شەربەتەی کە ئێستاکە ئەی خۆی لە بەربانگە ئەو شەربەتەی کە ئێستا بەڕێزان ئەی خۆن لە بەربانگە بزانە چەندێ شەکری تایە 25 غەرام شەکری تایە. هیچ مادە ڕیشاڵەیەکی تیا نییە هیچ کوالیتیکی تیا نییە. ئازیزان کە ئێمە ئەڵێین مەیخۆن لەبەر ئەوەیە مەیخۆن تەسەورکەن حتاکو ئەگەر میوەکەیش کرابێ بە شەکری زۆر تیابێ مادە ڕیشاڵەکانی تیا دەرەکەی تۆ سەیریکەن بزانە مادەیەک ئەو وزە بەخشانە ئەو شەربەتە وزە بەخشانە لە هەمووی شەکری زۆرتر تایە. ئەو خۆشیەت کە پێئەدا ئەو تاقەیەت کە پێئەدا لە ناکاوە شەکرت بەرزەکاتەوە ئەو شەربەتە وزە خۆرئین ئەو شەربەتە جۆرانەی کە وزەیە ئەوە کامەیە ئەوە دڵت پێی خۆش نەبێ باشە ئەو جۆرانە ئەوە وزە بەخشانە ئەو مادە وزە بەخشانە شەربەتە وزە بەخشانە یەک دنیا شەکری تایە بەڕاستی سەیریکەن بزان جگەلەوە ئەم هەموو کێک و پاقلەوا و شیرینی و شەربەت و کولیچە و کێک و پاقلەوا و جۆرا و جۆر و مەحەلەبی و ئەنواع و ئەشکالی شیرینیانە ئەزانی چەندێ شەکریان تایە نزیکی 40 غەرام بۆ 50 غرام شەکریان تایە. بەسەورکەن بەڕێزان ئەو هەموو نانی سپی و جگەلەوە ئەو کەچەپ و مایۆنیز و نازانم چیامانە هەمویان شەکریان تێ ئەم شەکرانە ئەخرێنە ناو ئەو خۆراکانەوە بەڕاست. ئێمە مەترسیەکەی ئێمە لەم جۆرە شەکرانان کە خۆیان حەشارداوە لە کۆمپانیاکان کارگەکان ئەم شەکرانە و بۆ ئەخەنە ناو ئەم خۆراکانەوە بوو ئەوەی تۆ حەزت لێ بێ
هۆرمۆنی دڵخۆشیت بۆ بەرز بێتەوە دوایی هیلاکتکە شەکری خوێنت بەرزە بێتەوە ئەم جاگرفت بۆ دەرزت بۆ دروستەکە. ئێستا زانیمان ئێستا ئەزانن بۆچی قەڵەوی لە ناو مناڵانە زۆرە؟ ئێستا زانیتان بۆچی نەخۆشی جۆری شەکرەکان شەکرەی یەکە شەکرەی دووە شەکرەی دوو بە تایبەت لە ناو مناڵە زۆرە؟ لەبەرچی لەبەرەوەی هۆکارەکەی ئەو شەکرەیە کە خۆی حەشار داوە کارگەکانەی خەنە ناو ئەو خواردنانەوە ئەیدەین ئەیکەینە دەمی مناڵەکانمانەوە بە دەستی خۆمان ماڵی خۆمان وێرانەکەین بە دەستی خۆمان ماڵی خۆمان وێرانێک. هەکە شەربەت مێننە ماڵ مەیخە سەر سفرەکەت لە جاتی شەربەتەکە ماستاوێک بدە بە مناڵک ماستاوێکی پێبە مەیەرێ ماستاوەکە نیعمەتە بەڵام ئەمانە شەکرەکە و بەرزەکاتەوە شەکرێکە و بەرزەکاتەوە شەکری خوێنت زوو بەرزەکاتەوە. معقول نییە تۆ نەخۆشی شەکرە و هەبێ ئەمانە بکەیت معقول نییە دیارە خۆتت خۆش ناوێ بەڕێزان ئازیزان خۆشەویستان ئێمە گرفتی ئەم سەردەمە ئێمامانن باشە ئەمانە لە سەردەمە ئەمانە لابەرە لە سفرەکە و چیت ئەمێنێ بەس برنجەکەت ئەمێنێ کە تۆزێک شەکرەکە بۆ بەرزەکاتەوە تو ئەمانە لادا لە مێزەکە و ئەوەی گرنگ گرفتە دووشت ئەمێنێتەوە کە گرفتە بۆ تۆ خاڵی یەکەمی کە زۆر گرفتە بۆ تۆ نانە سادەکەیە نانە سپێکەیە کە ئەبێ ئەویش لابەری خاڵی دووەم برنجەکەی ئەبێ کەمی لێ بخۆی بیگۆڕی بە ساوەر بیگۆڕی بە قەرەخەرمان کە مادەڕی شاڵەکانیان زیاترە ئەو دوانە تەمێنێ. بەڵام تو ئەگەر ئەمانە بێنیتەوە ماڵەوەی تر وێرا خۆت وێرانەکەی وەڵڵا خۆمان وێرانەکەی. باشە ئازیزان تۆ سەیری کەنەها بەڕێزان تۆ سەیری وەرە با ئەمەتان پێ نیشاندەم سەی پاقلەمەنیەکان کەن ئەمە پاقلەمەنیەکان سەرچاوەی گرنگی شەکرەکانە بەڵام شەکرە ئاڵۆزەکان بە مادە ڕیشاڵەکانیانەوە نیعمەت گەورەترین نیعمەتە. ئەم پاقلەمەنیانە پرۆتینی جوانت پێبەخشن شەکری ئاڵۆزی جوانت پێبەخشن. واللهی توێژینەوەوە تا یەک دنیا توێژینەوەی زانستی هەیە کە پاقلەمەنیەکان یەکێک لە هۆکاری ئەوەن کە نەخۆشی دڵ و دەمارەکانی خوێن و ئەمانەت نەبێ کەم کرێتەوە ئەوە توێژینەوەکانە لەوەیە بیخوێننەوە. باشە بۆ لەبەرەوەی پاقلەمەنیەکان پرۆتینیان تایە کە پرۆتینی تیا بوو لە خودی خۆی خۆراکەکە شەکر هەڵمژینی شەکرت بۆ کەمەکاتەوە. پاقلەمەنیەکان لەبەرەوەی مادە ڕیشاڵەکانیان تایە ئەم مادە ڕیشاڵیانە نایڵێ شەکر هەڵمژێ نالێ خواردنەکە لە مەعیدەوە زوو دابەزێ بۆ ڕیخۆڵەکان. لەبەرەوەی پاقلەمەنیەکان پێکاتەکانیان تایە وەکو فۆلیک ئەسید و پۆتاسیۆم و کانزاکان لەبەرەوەی پاقلەمەنیەکان دژە ئەکسەدەکانیان تایە لەبەرەوەی پاقلەمەنیەکان بۆ دڵت باشە بۆ هەموو شوێنێکە باشە. معقولە من ئەم سەرچاوە شەکرە جوانەی پڕ لە مادە ڕیشاڵیە بگۆڕمەوە بە شیرینی و شەربەت و ئەمانە بۆ نابێ ئازیزان نابێ. تکام وایە با ئەمە وازی لێبێنین ئەمانە وازی لێبێنین بۆیە لەبەرەوەی ئەمانە نیعمەتێکی گەورن. وابزانم من بە تەواوەتی ئەم بابەتی شەکرانم خستە خزمەتی ئێوەی بەڕێز بە هەموو جۆرەکانیەوە وە کامە لە سفرەکانمانە لابین وەلا من لە بدایەتی پرۆگرامەکەی خۆمەوە پێم وتون چی لابرن لەسەر سفرەکانتان وە چی بیخەنە سەر سفرەکانتان ئاوها بەو شێوازەیە. واللهی بەڕێزان ئەمانە خۆراکی کۆمەڵە قەومێکن ئێستاکە باشترین ژیانیان هەیە لە ڕووی تەمەنەوە. باشە بۆیە ئەمە مەسجی منە بۆ ئێوەی بەڕێز سەبارەت بە شەکرەکان و لێرە یاوەسم و ئەڕۆمە لای هەردوو بەڕێزان با بزانین سەبارەت بە شێفی پرۆگرامەکان من بزانم چیان بۆ دروست کردین و با بڕێنە خزمەتیان فەرموو.
السلام عليكم. عليكم السلام. بخير بيتك. أحوالتان شو؟ زرت باستكم. هذا الشيء ما شيء حاضر كده هو بزن طوابي. بله هادو كان طواب بلام بوي يعني دبير من الشتو كرستا كاني جاري تكلمنا كردو. والله يتر صحكي تويا مايك كلا تويا وبو خد في عم بلاد شون آماده كردوا. شيء كردوا وبرزة. فرق. زلاتي كمان كمان كاتو ولا زلاتي قوخ لقال خيار لقال كاهو أفوكادو لقال تور. جوان. كراوزيش بعد مش دبري معنا هميان نرمني الرقم بعد مش مدانا ولا قالي بوصو سكي أويلي مو فريش لقال زيتي زيتوني ماركي يونس لسان خوش بين كمك خوي كمك هنجوين دست خوش سر خوش أما زلاتي كمان بو بسم الله حزيك جبنا من سلوا ميوي قوخ عادة أسر ورزيني وزوجرانا يعني نرخكي زور لسرويه اگر اوجنا بوتوانش تكتر بكابرن بلام بنرم نبي ميوه كنرم نبي تر كشينيا اما اوان زلاتي دوميان بيكات ولا بروكلي جوانا بروكلي لقل خيار لقل افوكادو بو صوصكي ماس لقل بانيري كريمي كمك او ليمو كمك خوي لقل اوريجانو على ترش تسخوش علاش تصاغ بس مو بيستي ليموش بكاري انا زوجات صوصنا بلا ام نوعين جوان دست خوش بیا جوانه زور زلاتێکی جوانە بەڕاستی ئاها عزیزان داد شەی ماهینە پێەیە یەک ئەی دەستە خۆ ئەو خۆیت ئەی بینی ئاها عزیزان سەیری ئەم زەڵاتە جوانەکە ئێمە کە باسی شەکرەکانم باسی میوەکانمان کرد وتمان میوەکانی سەرچاوەی باشی شەکرەکانە هەموو ڕێنمایە خۆراکیەکان ئەڵێن ئەگەر میوە و خوارد با سەوزەی لەگەڵابێ میوە خۆی گەورەترین نیعمەتە یەک دنیا مادە ڕیشاڵی و کانزا و ڤیتامیناتی تایە و باسمان کرد بەڵام تۆ سەیری جوانی ئەم زەڵاتەیە بکە میوەی تایە یەک دنیا سەوزەی تایە یەک میوە یەکسانە بە 3 سەوزە لەگەڵیایە ئاگاتان لێ و لەگەڵی شایەت چەرەز ئەمە چۆن شەکر بەرزەکات ئەمە شەکر بەرز ناکات ئەمە نیعمەتەکەیە بەڕاستی دەست خۆش بێخوا لەشت ساغ هەمان شتیش بەم شێوازە لەم زەڵاتەی جۆری دووەمە دەستەکانە خۆش جارێ هیچت نییە دەستۆش لەش ساغ خزمەتی تۆ لە ئەسەبانگیمە خوارد هەموو جارێ ئاوە خواردنەی خۆشە کەیت و ناشی خۆین لەش ساغ بیاخوا ئەمڕۆ چی کردو ئینشاڵڵا وەڵام ئەمڕۆ برنج چنگەکەمان ئامادە کردووە تەواو برنجی درێژی قووە ڕۆ باشە و بەخیار و بەتەماتە و زەیتون و معدەن و سەڕازانمانێتەوە جوانە هەردوو شێوازەکە بۆ شێوازە کردووە بابڕێ جوانە ئەمەشیان سنگی مریشکە بە مەکەرۆنی باشە پەنیری بیریە و بە زەیتی یونس بەکارمێناوە جوانە دۆشایشم بۆ گوتۆتەوە کەمێک لەگەڵ تەماتەیە تەبیعەتی پێڵە دۆشایی تەبیعەت ئەوشم لەگەڵەوە بەکارهێناوە و لەگەڵ ئەوەشە بەهارەتەکانیشی ئاغاشم بەکارهێناوە چکن بەهارەتەکان ئێوە بۆندارە زۆر خۆشن زۆری بەهارەتەکان نەگەیم زانین ئۆریگانوێ و زەدەچەوەیە و زیرێ و کزبەرێ و ئەمانە هەمی بەکارهێناوەتیایە ئەوەی لێ دەچوو هەموو ڕەنگەکانیشی تایە سپاسەکانە خۆش بەڕاستی جوانە زۆر شتێکی جوانە با من باسی شەکرەکانمان کرد خوادا دچێمە ئەو هینم بیتێ جەم بەڕێزان خۆشەویستان ئێمە سەری کامیرەیە بکەم باش ئازیزان ئێمە باسی شەکرەکانمان کرد تەمان شێر دیارم باسی شەکرەکانم کرد باشە ئێمە وتمان ئەو شەکران تەنها ئێمە لەوە ئەترسین لەو خۆراکەم تەبان لەو خۆراکەی ئەترسین کە تۆزێک نشاستەکەی زۆر بێ کە تۆزێک نشاستەکەی زۆر بێ لە خۆراکە سروشتیەکان طبیعیەکان خۆراکە ڕاستەقینەکان ئەمما خۆراکە ڕاستەقینە غیری ڕاستەقینەکە وتمان وازی لێبێنین ئەوە تەواو مەهێنە ماڵەوە بە هیچ شێوازێک کە وتمان شیرینی و شەربەت و کولیچە و لەگەڵ مادە و زەبەخشەکان و پیپسی و ئەمانە یەک دنیا شەکریان تایە خۆشیشە باسی خۆشە ناینین ئەی خۆی ئەیغێنی ئەیتە ماڵەوە بەڕاست هەڵای بیسی ناڵ خەبەز بخۆمەی خۆماڵە وەڵام مەیخۆ والله تر والله بە قسەی من کە مەیخۆ ناوبڕێکی تێکم جاربار نانا مەیکە اینجا ئازیزان سەبارەت بە برنج ئێمە دوو شتمان هەیە لە ژیانی ئێمەیە کە زۆرەی خۆین ئەویش دوانیان چییە برنجە لەگەڵ نانی ئارد نان
ئەگەر بە ئاردی سپی دروستی کردو هەتا ئەتوانی با دانیۆڵەکە ئاردەکە و با دانیۆڵی تەواو بێ هەتا ئەتوانی ئاردەکە و با دانیوەڵی تەواو بێ نانەکە و ئەمە یەکەم وا لە دواییشە کەمی لێ بخوری ئەم هەموو کاربۆیدراتە ئەمە یەکەم. خاڵی دووەم خینی دووەممان چییە؟ برنجە کە نشاستەی زۆر تایە کە نشاستەی تایە باشە چی بکەین برنج بۆ ئەوەی ئەو تۆزیە شەکرەیە لە شەکری خوێنەکەمان تۆزیەکەم بێتەوە. یەکەم خاڵ ئەبێت چەور بێ وە سەوزەی تێبکەی مەسەلەن یانەوە تا چەرەساتی تێبکەی یان مەهاتوە جاربەجار هینی تێەکەی بایەمی تێەکەی جاربەجار جێزەری تێەکەی و لەگەڵی شایە و تۆ لەگەڵ بە تەنیاس برنج ناخۆی لەگەڵ گۆشتە ئەیخۆی و هەموو ڕۆی کژێکش برنج مەخۆ ڕۆژێ ساوەر بخۆ ڕۆژە قەرەخەرمان بخۆ ئەمانە واو لێکە ئەو پارێزێ لەو ئەگەر حەزت لە برنجە لەو نشاستەیە کە زۆر شەکرەکە و بەرز ناکاتەوە بەڵام دووبارەیەکەمەوە ئەوانەی کە لە شەکرەکان مەترسیە شەکرە شاراوەکانە کە لە خۆراکەکانە کارگەکان دروستیەکەن بۆ ئەوەی ژیانی ئێمە تێک دەناوهامان لێ بکەن. باشە بەڕێزان لەشتان ساغ بێ یاخوا دەستان خۆش بێ پرۆگرامێکی باش بوو ئەمڕۆ باسێکی بابەتمان باس کرد. خۆشەویستان و عزیزان ئەلێرەیە دین ئینشاءڵڵا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ هیوادارین توانی بێتمان خوانێکی جوانتان بۆ دروستکەین و لەگەڵی شایەوە تەندروست بێ و لەگەڵی شایە پرزانیاری بێ و خواتان لەگەڵ. بەرنامەی خۆراک دروستی با سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرەوخوانێکی بەتامتر هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە بۆ تەندروستێکی باشتر. برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاری لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا. بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێد و دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە. زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکار دێت. تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە.
تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشای خۆماڵی بەکارێنم. من زۆر دەمێک کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چۆنم کردەوە بەرهێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنترۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕنگ و کوالەتیەکەی دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنترۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لەژێر چاودێری وردایە بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بە تام و ڕەنگێکی جوان بگات بەدەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست بخۆیت سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزین. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەسەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنترۆلکردنی کوالەتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا.